بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلاة الله وسلامه على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. سلامي خواتان لێبێت، برایان خوشکان، مامۆستایانی بەڕێز هەموو لایەک بەخێر بێن. خۆشحاڵم کە لەم کۆڕە بە خزمەتتان دەگەم و هیوادارم خوای پەروەردگار بەرەکەت بخاتە هەم کاروباری هەموو لایەک و تەمەنتان و بەرەکەت بخاتە کاروباری ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی و ئەم کۆڕ و کۆبوونەوەش بۆ هەموو لایەکمان توێشووی قیامەت بێ ئینشاءالله. ئێمە هەمومان پێکەوە لە کۆمەلگایەکدا دەژین، زۆر جار تەواوی سەرنجی خەڵک و ڕوئیای خەڵک لەسەر بوارە سیاسیەکەیە و پێمان وایە ئەگەر بواری حکومڕانی و مەسەلەی سیستەمی حکومڕانی باش ببێ هەموو بوارەکانی کەی ژیان باش دەبن. پێمان وایە ئەگەر جانبە سیاسیەکە باش ببێ خەڵک، بۆ نمونە ئەگەر تەنها مەسەلەی خۆشگوزەرانی و مەسەلەی مەعیشەت، مەسەلەی ژیان چاک ببێ، بوارەکانی کەی ژیان هەموو باش دەبن. خەڵک ئەگەر لە ڕووی ڕەفاهیەت و خۆشگوزەرانیەوە کێشەی نەبێ، بوارەکانی کە گرفتیان نابێ. کەم جار وایە تەرکیزمان لەسەر یەکیەکی ئەو بوارانە بێ کە دەبنە بناغەی کۆمەلگایەکی تەندروست و سەلیم، دەبنە بناغەی کۆمەلگایەک کە ئەو کۆمەلگایە چۆن کۆمەلگایەک بێ خەڵک تێیدا بەختەوەر بێ و بە بەختەوەری بژیت. ئێمە هەمومان ینی ڕوئیای ئێمەوە کۆمەڵی ئیسلامی ئەوەی ئەگەر کۆمەلگا بینا بکرێتەوە لەسەر پەیامی پێغەمبەران سەلامی خۆی لەسەر بێت و بناغەی ڕێخستنی کۆمەلگا دین بێ، ئاینی پیرۆزی ئیسلام بێت، بە تەکید وەک تاکێمە بەختەوەرە بین، وەک کۆمەلگاش بەختەوەرە بین، وەک کۆمەلگاشە بێتە کۆمەلگایە کە تاکتاکی خەڵک تێیدا بە بەختەوەری بژین. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ بە تێکڕا، هەموو پێغەمبەران یەک بە دوای یەک، لە یەکەمین پێغەمبەرەوە کە نوح پێغەمبەرە سەلامی خۆی لەسەر بێ، یا لە یەکەمین لە ئادەمەوە سەلامی خۆی لەسەر بێ هەتا دووەهەمین پێغەمبەر کاریان لەسەر چی کردووە؟ هەر بوارێکی مجتەمع، هەر بوارێکی کۆمەلگا کە فەسادی تێدا بوو بێ، ئەو پەیامە هاتووە ئەو جانبەی گرتووە بۆ ئیسلاح، بۆ چاکسازی، بۆی کۆمەلگا و ئەساسە ڕاست کاتەوە کە هەیە. یەکیەکی چیرۆکی ئەو پێغەمبەرانش لە قورئاندا تەماشا بکەینەوە، تەماشا دەکەین لەو بوارەدا پەیامی ئەو پێغەمبەرانە زەق بۆتەوە، تۆخ بۆتەوە بۆ چاکسازی لەو مەجالە. هەموو پێغەمبەرانیش پێکەوە بە گشتگیری لەسەر هەموو بوارەکان کاریان کردووە، بە گشتگیری. یەکەمین بوار کە پێغەمبەران کاریان لەسەر کردووە ئیسلاحکردنی بواری تێڕوانین و تەسەور بووە، یا ئیسلاحی عەقیدە و بیر و باوەڕ بووە. بۆچی؟ بۆی ئەگەر مرۆڤ تەسەورێکی سەحیحی هەبێ، ڕوئیایەکی سەحیحی هەبێ، ڕوانینێکی سەحیحی هەبێ بۆ خۆی، بۆ دەوروبەری، بۆ خوای پەروەردگار، ئەو تەسەورە دەبێتە بنەما بۆ تەسەڕوفێکی سەلیم، بۆ تەعامولێکی سەلیم و تەندروست لەگەڵ دەوروبەردا. یەکەمین بوار کە پێغەمبەران کاریان لەسەر کردو ئەو جوانبە بۆ کە ئەوەی پەیوەندی بە زیهن و مێشکەوە هەیە، ئیسلاحی عەقیدەی کۆمەلگاکان بکەن، کۆمەلگاکان لەو ڕۆ چاککەنەوە. بۆ ئێمە ئەتوانین نمونەی دایان پێغەمبەر بێنین لەو ڕۆوە، بە سەرمەشقی پێغەمبەران لەو ڕۆوە ئیبراهیمە سەلامی خۆی لەسەر بێت. ئیبراهیم عەلەیهی السەلام سەرمەشقی ئەو پێغەمبەرانەیە کە ئیسلاحی عەقیدەی کردوتەوە لە کۆمەلگا جارێکی کە مەسەلا هاتووە تەماشا دەکا خەڵک بتپەرستە، خەڵک غەیری خوا بەخوا دەزانێت، وانییە؟
خۆتەمەنەوە لە ناو زۆربەی قەومەکاندا هەبوو بەڵام ئەمە بە نمونە ئیبراهیم دەهێنینەوە سەلامی خوای لەسەر بێ ئیبراهیم هاتووە تەرکیزی پەیامەکەی لەسەر چی بووە لەسەر ئەوەی ڕوئیای خەڵک ڕاست کاتەوە من یەک نمونەتان بۆ باسەکەم کە قورئان باسیەکە ئەویش ئەوەیە مەسەلەن ڕۆژێک لەو ڕۆژانەی کە هەموو قەومەک هەمووتان بیستوتانە قەومی نەمرود یا ئەو گەلی نەمرود هەمویان ئەچنە دەرەوە بتخانەکەیان بە چۆڵی جێهێڵن ئیبراهیم گەنجێک بۆ لەو ڕۆژەدا لەو کاتەدا ئەچێت بتەکان هەمویان ئەشکێنێت تەورەکەش خاتە سەرشانی بتە گەورەکە بۆچی دەڵێ کە دێنەوە تەماشا دەکەن بتخانەکە هەموو شکاوە بۆیە لە قەبی بتشکێنیش بە حەزرەتی ئیبراهیم دراوە حەزرەتی ئیبراهیم کە مەسەلەن بانجی وە قسە لەسەرەوەی کە چی ئەمەی کرد ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ گەنجێک ئەمەی کردووە کە يقال له إبراهيم بيلن إبراهيم بانجي كان باشا إبراهيم الله شي نخير وجورك واي كردوه أما بنيادي راس كرنوي تصوره طبعا خو حضرة إبراهيم دزانه قومك مثلا دزانن كأو بتا ناتواني أو بتانا بشكينه يك خوشي دزانه كواني بلان بوتشي بو بزانن عقليان بجولينه لو باروك فعلا آية أساسي تصوري خلق تصوري شي غلطة كباور يعني وايا صنمك زياني هي سودي هي ببرستري زرر يعني لي دور دخاتو قازان زيان بيدا جينت او تصور راس كاتو باشا رنگ استا ام روجگاري كي ام استا قصيتي دادكين ام مشكلانه كم بن بوي باس كردني شار رنگ لاي زورك مان زياد بيت بلان خو استا خلق بتبرستنيا وانيا راستا بس ئێستاش خەڵک تەسەووری هەڵەی نییە هەیەتی یان نیەتی هەیەتی لە بواری عەقیدەدا زۆرێک لە خەڵک ئەو مشکیلانەی نییە با کەواتە جارێکی کە تەرکیزی پەیامی پێغەمبەران لەو بوارەدا بۆ ئێمە زەرور نییە با پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هەمان پەیام بە جۆرێکی کە دەداتە عبدالله آموزاي عبدالله كوري عباس يا غلام أعلمك كلمات ورا أي رولا بهندك كلمة فيركم هندك كلمة فيركم كلمة كان شين خواب بارزة يا سنوري خواب بارزة دت بارزة باشا لقل خواب خوا لقل الدبي باش إذا استعنت فاستعن بالله أجر داوای یارمەتیت کرد داوای یارمەتی تەنها لە خوا بکە ڕاستکردنەوەی ئەو تەسەورەیە چەند لە ئێمە داوای یارمەتی تەنها لە خوا دەکەین ئەی چەند جار بۆ شتێک کە ڕەنگە ئەگەر داوا لە خوا بکەین بەبێ منەت بمانداتێ پەنا دەبەینە بەرغەیری خوای پەروەردگار و تەنەزولیشی بۆ دەکەین وانییە نەتیجەشمان دەست ناکەوێت جارێک کە ئەو تەسەورە پێویستی بە چییە پێویستی بە سیاغەکردنەوەیە پێویستی بە داڕشنەوەیە کە ئێمە فێر ببینەوە هەر هەمان فەرموودە ئەگەر تەواویکەین کۆتاییەکەی چییە ئەڵێ بزانە ئەگەر هەموو خەڵکی کۆ ببنەوە لو اجتمعوا على أن ينفعوك لن ينفعوك إلا بشيء هەموو خەڵکی دنیا کۆ ببنەوە بیانەوێت سوودێکت پێ بگەێنن ناتوانن و هەموو خەڵکی کۆ ببنەوە بیانەوێت زیانێکت پێ بگەێنن ناتوانن إلا بە شتێک نەبێ قد كتبه الله لك ئەوگەر ئەو شتە خوای گەورە بۆی نووسیبی رفعت الأقلام أو رفعت القلم وجفت الصحف بزانە قەڵەمی خوا بەرز بوویەوە و مەرەکەبەکەش وشک بوویەوە قەدەری ئێمە هەمووی کۆتایی هاتووە تەسەووری ئێمە غەڵەتە لە ناو کۆمەلگا کە باوەڕمان وایە خەڵکێک غەیری خوا ئەتوانێت زیانمان پێ بگەێنێ خەڵکێک غەیری خوای پەروەردگار ئەتوانێت سوودمان پێ بگەێنێ خەڵکێک غەیری خوای پەروەردگار ئەتوانێت شتێکمان لێ دوور خاتەوە کە خوا بۆی نووسیوین خەڵکێک غەیری خوای پەروەردگار ئەتوانێت شتێکمان پێ بدا کە خوا پێی نەداوین ئەگەر ئەو تەسەورە سەحیحەمان هەبوو کەوە نەهجی پێغەمبەرانە زۆرێک لە مەشاکیلەکانمان هەڵ دەبن زۆر لە گرفتەکانمان هەڵ دەبێت دەگەینە قۆناغێک کە ئێمە باوەڕمان ئەو قەناعەتەی لە مێشکماندا دەچەسپێت کاوە پێغەمبەران من بۆیە ئەو نمونەم بە سەریعی هێنایەوە لە ئیبراهیمەوە کە کاری لەسەر کردو بۆ ڕاستکردنەوەی تەسەووری خەڵک هەتا ئەگەینەوە پێغەمبەری خۆمان سەلامی خوای لەسەر بێ تا ئەگەینەوە یەکیەکی زانایان ڕاستکردنەوەی ئەو تەسەووڕەی خەڵک بووە تاکتاکی ئێمە کە ئەو تەسەووڕە ڕاست بوویەوە بەشێکی مەشاکیلەکانی کۆمەلگامان هەڵ دەبێت دووهەم بوار کە پێغەمبەران ئیسلاحیان تێدا کردووە
کە هەوڵیان داوە چاکسازی تێدا بکەن بریتی بۆ لە بواری پەروەردە لە بواری پەروەردە لە بواری ئەوەی کە پەیوەندی بە قیەم و ئەخلاقی کۆمەلگاوە هەیە من پرسیارەکەم چەندێک لە مەشاکیلەکانی ئێستای ئێمە مشکیلەی بەهاکانی ناو کۆمەلگان بەهای نەمانی بەها بەرزەکانن نەمانی قیەمە درۆ شوێنی ڕازگۆیی گرتوتەوە بێوەعدی شوێنی پابەندی بە وەعدەوە گرتوتەوە خەڵەتاندن شوێنی وەفاداری گرتوتەوە سپڵەیی شوێنی وەفاداری گرتوتەوە وانییە بەدگومانی شوێنی گومانباشی گرتوتەوە بەدڕەوشتی شوێنی ڕەوشتی بەرز و جوانی گرتوتەوە خیانەت شوێنی پاراستنی قیەمی گرتوتەوە من پرسیارەکەم توخوا ئێستا جاران لە کۆمەلگای ئێمەدا ئافرەتێک مەسەلەن هاوسەرەکەی دەمرد لای هەموو عائیلەکە ئەو عائیلەی پیاوەکەی بە براکانی ئەو پیاوە بە خزمەکانی بەو پەڕی حورمەت و ڕێزەوە تەماشا دەکرا عومرێک وانییە بەس ئێستا وایە بەڕاستی وایە من ناڵم هەر نەماوە بە ئیستیسنائی بەڵام بە شێوە گشتیەکەی ئێستا ڕەوش لەکوێی کۆمەلگاکەی ئێمەیە ئێستا چەند قەناتی تەلەڤیزیۆنی لە وڵاتەی ئێمە کار دەکەن بۆ هەڵتەکاندنی ڕەوشتی کۆمەلگاکە ئێستا چەند ناوەندی پەروەردەیی هەیە کە گەنجەکانمان لەسەر پەروەردەیەکی ئیسلامی ڕەسەن پەروەردەکەن خۆ کە ئێمە دەڵێن پەروەردەی ئیسلامی زان یعنی پەروەردەی ئیسلامی یعنی نا پەروەردە بۆ حزبێکی ئیسلامی یعنی پەروەردەیەکی دینی پەروەردەیەک کە گەنجێک فێر بکات ڕێزی باوکی بگرێ ڕێزی دایکی بگرێ ڕێزی برا گەورەکەی بگرێ خاک و وڵاتی خۆی خۆش بوێ خیانەت نەکە نیشتیمان فرۆشی نەکە دزی نەکە بەیانی پزیشک بوو مامۆستا بوو دکتۆر بوو یاساناز بوو ڕازگۆ بێ لەگەڵ میهنەکەی خۆی سەری کۆمەلگاکەی بەرز کاتەوە مەشروعێکی لە بەردەست بوو بینایەکی دروستکرد خیانەتی تێدا نەکا مەشروعێکی خەدەمی بردە گەڕەچێک لە گەڕەکەکانی شارەکە گەندەڵی تێدا نەکا دوایی مەشروعەکە بەسەر خەڵکەکەدا کاول بێت ئەوانە قیەمن ئێمە ئەگەر سەدان مەهەندیسی خاوەن قیەممان هەبوو لە وڵاتەکەی خۆمان ئەزانن مەشروعەکان ئەو گەندەڵی و فەسادیان تێدا نامێنێت کە هەیە ئەگەر ئێمە سەدان دکتۆری خاوەن قیەممان هەبوو لەگەڵ میهنەکەی خۆی ئەزانن ئەو بازاڕە تیجاریەی ئێستا لە بواری پزیشکی هەیە کە هەمومان بەدەستیەوە دەناڵێنین نامێنێ ئەگەر ئێمە ئەو ئەساسەش لە شوێ دەست پێ دەکاتەوە لە پۆلی یەکی بنەڕەتی دەست پێ دەکات لەوێ دەست پێ دەکات فعلەن ئێمە لە قوتابخانەکانمانەوە ئەو لاوانەی ئێمە پەروەردە دەکرێنەوە ئەو ڕووکچانەی خۆمان پەروەردە دەکرێن بە پەروەردەیەک کە ئەو کەسە خاوەنی قیەم بێت هەڵگری هەموو بەها باڵاکان بێت پیاوێک لە سەردەمی ئیمامی عومەر پیاوێکی لەدەست کوژرا پیاوێکی لەدەست کوژرا کابرای قاتیلیان برد بۆ لای ئیمامی عومەر قاتیلەکەیان بردە لای ئیمامی عومەر کابرا دوو کوڕی هەبوو وتیان ئێمە لێی خۆش نابین ئەبێ بکوژرێتەوە مە قاتیلی باوکمانە باوکی کوشتووی ئیمامی عومەر وتی تۆ بێ بکوژرێەوە وتی باش من ئامادەم بەڵام یەک ڕۆژ مەجالم بدەن ڕۆژە مەجالم بدە یا دوو ڕۆژ مەجالم بدەن من ساحب حیوانم ماڵاتم هەیە مەڕ و ماڵاتم هەیە ماڵ و مناڵەکەم لە سەحرایەکن کەسیان لا نییە نازانم ئێستا لێرەم من ئەم شتم لەدەست قەوماوە هێناویانم بۆ لای تۆ مۆڵەتێکم بدەن با بچمەوە لایەن هەندێک حساباتی خۆم هەیە ڕێکی کەم خوا حافیزیان لێ بکەم وەسیەتی خۆم بکەم و من دێمەوە ئیمامی عومەر ڕووی لە دوو کوڕەکە کرد گوتی ئیزنیە دەن تیان نە ئێمە ئیزنی نادەین وتی من ناتوانم ئێستا تۆ لە زیممەی ئەوانی چونکە ئەوانە خوێنگرن وتی بێ کەفیلت هەبێت ئەبوو ذەڕی غەفاری وتی منە بمە کەفیلی وتی من کەفالەتیەکەم وتی ئەبوو ذەڕ ئەزانی کەفیلی یعنی چی وتی بەڵێ کەفیلی یعنی من ئەگەر ئەو پیاوەنەیە تۆ لە شوێنیەوە کوژرم وتی باش وتی ئەبوو ذەڕ تۆ زانی پێغەمبەری خوا چەند خۆشی ویستووی وتی بەڵێ دەزانم وتی دەشزانی من چەند پابەندم بە ڕێبازی پێغەمبەرە و سلامی خوتی بڵێ ئەوەش دەزانم یعنی ئەبوو ذەڕ من پێم خۆش نێت تۆ کەفیلی بی کورت و پوخت چونکە ئەگەر کابرا نەهاتەوە من ناچار دەم بتکوژم وانییە
ئەبوو زەڕیش ئەوەندە گەورە بۆ لای پێغەمبەری خوا خۆشی عومەر نەیویست و ئەبوو زەڕ بکەوێتە ئەو مەوقیفەوە بەڵام ئەبوو زەڕ کەفالەتەکەی کرد کابرا ڕۆیشت ڕۆژێک دوو ڕۆژەکەی خۆی پێچوو ئێوارە دەمە و خۆرکەوتن بوو کابرا نەهاتەوە مەوعیدەکە خەریکە تەواو دەبێت پیاوەکە دیار نەبوو وردە وردە کابرا دەرکەوت تەماشایان کرد ئیمامی عومەر کە کابرای دی دەرکەوت لە لەحزەی بێ ئومێدی وتی ئەڵڵاهو ئەکبەر تی خوا گەورەیە ئومەتێک لە ناو ناچێ پیاوی ئاوای تێدا بێت ئومەتێک لە ناو ناچێ پیاوی ئاوای تێدا بێت کابرا هاتەوە کابرا ڕای نەکردبوو کامیرەی شاراوی لەسەر نەبوو دەیتوانی وەکو کابرای ئێستا کە دەڵێ زەحمەت نەبێ نای لە مەحکەمە بێ کەفیلم بەرێ وەڵڵا هەر ئەوەندەیە بوو بە کەفیلی ماڵی کەفیلەکەی کاول دەکات بە خۆشی ڕادەکات وانییە ئەوە قیەمی بەشێکی زۆری ئێستایە کابرا هاتەوە وتی وەرە ئەنجا هاتە پێشەوە وتی ئەبوو زەڕ ئەمە کابرا هاتەوە تۆ بووی چۆن بووی بە جارێ پێشتر بە کابرای گوت وتی بۆ هاتیتەوە خۆ تۆ کەس ئاگای لێ نەبووی وتی خوای گەورە ئاگای لێ بوو یەک دوو من نەمویست لە پێناوی خۆمدا چاکە لە ناو ببم وەفا لە ناو ببم وەفا لە ناو ببم بڵێن پیاوێک بوو بە کەفیلی پیاوێکی بێوەفا من لە پێناوی پاراستنی قیەمی وەفا هاتمەوە لە پێناوی پاراستنی بەهایەک هاتمەوە کە ناوی وەفاداریە وتی ئەبوو زەڕ تۆ ئەتزانێ گەر و پیاوە نێتەوە ئەکوژرێ بۆ کەفالەتی ئەو پیاوت کرد وتی بۆ ئەوەی نەڵێن لە شاری پێغەمبەر کە مەدینێ چاکەکارێک نەمابوو کەفیلی پیاوێکی تاوانبار بێت من بۆ پاراستنی قیەمی چاکەکاری لە شارەکەی پێغەمبەر ئەو کەفالەتەم کرد با بە ملی خۆشم تەواو بێت دوو گەنجەکە وتیانێمە ئەو پیاوەمان عەفو کرد لێی خۆش بووین ئیمامی عومەر زۆری پێ خۆش بوو جارێکیکە ئەڵڵاهو ئەکبەری کرد دڵی زۆر خۆش بوو کە ئەو پیاوە عەفو کرا چونکە حەزی نەدەکرد بکوژرێتەوە ئەو نوع پیاوە وتی ئێوە بۆ عەفوتان کرد وتی ئێمەش نامانەوێ لە ناو ئومەتی محەممەد قیەمی عەفو بۆ پیاوێکی وەفادار و چاکەکار ون بێت بۆی عەفو بە زیندوی لە ناو ئەو ئومەتە بمێنێتەوە ئەم قیەمانە کە من ئێستا باسی ئەوانە ناکەم قیەمی عەفو لێبوردەیی قیەمی وەفا قیەمی پابەندی قیەمی ڕاستگۆیی قیەمی دەستپاچی قیەمی ئەمانەت پارێزی قیەمی چاوپاچی ئەو قیەمە بەرز و جوانانە پێغەمبەران هاتن ئەوانە پێغەمبەر فەرمووی ئینەما بوعیثت لیوتەمیمە مەکارم الئەخلاقی من هاتم تا ڕەوشتە بەرز و جوانەکان تەواو بکەم ئەخلاقە بەرز و جوانەکانی ناو کۆمەلگا بگەێنمە لووتکە هەدمی ئەخلاقە ناشرین و ئەوە کام بکەم پێغەمبەری ئێمە هات بە ئێمە بڵێ ئەلکەلیمەت الطەیبەت سەدەقە خەڵکینە بزانن قسەی باشیش سەدەقەیە بۆی فێر بین ئەگەر قسەش بکەین قسەی باش بکەین پێغەمبەری ئێمە هات سەلامی خوای لەسەر بێ بە ئێمە بڵێ لا تحقیرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق کاکە ئەوە بەکەم مەزانن کە تەنها بە دم و چاوێکی گەشەوە بگەیە برایەکت خوشکێکت سەلامی لێ بکەی ما من مسلم يزرع زرعا أو هەر مسلمانێک شتێک بچێنێ أو يغرس غرسا فيأكل منه طيرا أو إنسانا أو بهيمة إلا كانت له به صدقة أو رو خەڵکی ژینگە پارێز دێ نەمام ناشتێک فێری ئێماکە بەڵام پێغەمبەری ئێمە سەلامی خوای لەسەر بێ لە کێوە يزرع زرعا أو يغرس غرسا وانە شتێک ئەیچێنی بەرهەمێک ئینسانێک لێخوا ئیلا وانە سەدەقەن ئەمانە قیەمن لە کۆمەلگادا ئێمە ئیلا جانبێک کە بینین زۆر جار فەرمودەکە باسەکەین بەس ئەو دیوە باس ناکەین ئەرێ بەڕاستی ئەم پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ و ڕێڕەوی پێغەمبەران بەگشتی ویستویانە چی بە ئێمە بڵێن لە ڕووی تەربیەوە لە ڕووی پەروەردەیەوە ئێمە خاوەن قیەم بین خاوەن بەها بین خاوەنی بەهای بەرز و جوان بین ئەمە جانبێکیکەی بیناکردنی کۆمەلگایە جانبێکیکەی بیناکردنی شارێکە بیناکردنی وڵاتێکە ئێمە دێین شاری جوان بیناکەین عمارەی جوان کۆشکی جوان شوقەی جوان بینای جوان ئەسڵەن مەکتەبی جوان قوتابخانەی جوان نەخۆشخانەی جوان بەڵام نەخۆشخانەکە نەخۆشەکە تێیدا ئاسوودە نییە بۆ چونکە مامەڵەی جوانی لەگەڵ ناکرێ قوتابخانەکە قوتابیەکە تێیدا ئاسوودە نییە بۆ چونکە معاملەی جوانی لەگەڵ ناکرێ جوان پەروەردە ناکرێ بیناکان خەڵک تیاندا ئاسوودە نییە بۆ چونکە پەروەردەیەکی جوان لە کۆمەلگادا نییە
بەڵام زۆر جار بینای کۆمەلگایە کە بە ئینسانەکانت بینا کرد بێ بیان خەنلاو هەزاران خێمەوە خەڵکی لە ناو خێمەکاندا ئاسوودەن لە ناو خێمەکاندا بەختەوەرن بۆ چونکە قیەمی تێدایە بەهای تێدایە واتە ئێمە گرنگتر لە بیناکردنی کۆشک و تەلار ئەبێ ئینسان بینا بکەین پیاوێک بوو بە سەرۆکی سنگافورە پیاوێک بوو بە سەرۆکی سنگافورە دوایەوەی سنگافورە جەزیرەیەک بوو لە مالیزیا جیا بوویەوە مالیزیا وڵاتێکی خۆشگوزەران و پێشکەوتوو بوو سنگافورە جەزیرەیەکی دواکەوتوو بوو مێش خەریکە بوو بیان خوا کە مالیزیاوتی کاکە ئێمە تر بەسە سەدان ساڵە سنگافوریەکان بەخێوەکەین تر بەخێویان ناکەین بۆ ئەوانە ئەرگ بن لەسەر ئێمە تیان باش سنگافورە جیاو بوویەوە خەڵکی سنگافورە لێیان بوو بە تەعزیە وتیان ئێمە تەواو لەبەر سابرین تازە بوون بە وڵات بە ناچاری ئەوانیش نایانەویست وڵات بن یانویست جەزیرە بن ئەو جەزیرەیە بوون کە سەر بە مالیزیا بوون بە وڵات پیاوێک بوو بە سەرۆکیان سەرۆکەکە وتی دەست پێەکەین سنگافورای کرد بەو سنگافورایی کە ئێستا هەیە کە ئێستا پاکترین وڵاتی دنیاە لە ڕووی اقتصادیەوە یەکێکە لە پێشکەوتووترین وڵاتە اقتصادیەکان ڕێژەی بێکاری تێیدا سفرە یعنی سەدا هەر بە پۆینتی شتەیدانیە وڵاتێکەی و یەکێکە لەو وڵاتانەی زۆربەی زۆری خطوتی جیهانی پاداشتی خەڵک بۆەوە کەنەوە کە سەفرێکی سنگافورایان پێ بکەن یەکێکە لە وڵاتە هەرە لە ڕووی سیاحیە و لە وڵاتە هەرە خۆشەکان باشە لێیان پرسی گوتیان تۆ بە چێ وڵاتت بەرەو پێش برد لە سەرۆکی سنگافورە وتی من بە دوو شت وڵاتان هاتن بینای کۆشک و تەلاریان نەکرد من وتم من بینای ئینسانەکەم ئینسانەکان خۆیان کۆشک و تەلارەکان بنیاد دێنێنەوە من مرۆڤەکانی ئەو وڵاتە دروست دەکەم ئەوان خۆیان وڵاتەکە خۆشەکەن وتیان چۆن ئەمەت کرد وتی لە قوتابخانەکانەوە دەستم پێ کرد وتیان بەچی وتی هاتم موچەی مامۆستاکانم هاوتا کرد لەگەڵ موچەی وەزیرەکان پاشان باشترین خەڵکی وڵاتەکەم کرد بە مامۆستا بۆی باشترین نەوەم بۆ پەروەردەکەن کە من ئەوانم پێگەیان ئەوان خۆیان وڵاتیان دروست کرد لەبەرەوە ئەم وڵاتە من دروستم نەکرد ئەوان دروستیان کرد دوای هەرە سەرۆکەوتی هەر کاتێک بینیتان دزی گەورە کە حکومڕانەکانن دزی گەورەی حکومڕان لە وڵاتەکەدا ئاسوودە ئەسوورانەوە بزانە میلەتێکی بێئاگا هەیە میلەتێکی ناوشیار هەیە میلەتێکی نامەسئول هەیە هەر کاتێک وڵاتێکتان بینی بەرپرس لە ترسی لێپرسینەوەی گەلەکەی نەیەوێرا دزی بکە بزانن میلەتێکی زیندوو لە وڵاتە هەیە ئێمە کامیانین ئەوانە بەڕێزان هەموو لە پەروەردەوە کرێت لە ڕاستکردنەوەی بینای پەروەردەوە کرێت بۆیەوە بوارێکی کەی چاکسازیە کە پەیامی پێغەمبەرانی بۆ هاتووە و ئێمە بێ بەردەوام ئەوەمان لەبیر بێت بوارێکی کەی چاکسازی بریتە لە چی؟ بریتە لە چاکسازی لە بواری کۆمەڵایەتی کە هاوتەری بە یا هاوتایە لەگەڵ بوارە پەروەردەیەکە چاکسازی لە بواری کۆمەڵایەتی بوارە کۆمەڵایەتەکە بە چاکسازی تێدا بکرێت ئەو بوارە کۆمەڵایەتی چاکسازی تێدا کرێت لە وشیاری تاکەوە دەست پێ دەکات لە وشیاری تاکەوە دەست پێکات ئەو کۆمەڵایەتی ئەوەیە کە وشیاری تاک بەرز بکرێتەوە لە کۆمەلگادا خەڵک لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەچی بە پەروەردەیەکی سەلیم وای لێ کە هەست بە بەرپرسیارەتی دەکات کەس ناڵێ من بەرپرس نیم باشە خەڵکی یا ئێمە توخوا چی دەڵێن بە پیاوێک کە کوڕ و کچەکەی کە عائیلەکەی بە نەوعێک بێ لە بوارێ لەی بپرسی بڵێ خۆ من بەرپرس نیم کێ لە ئێمە قبوڵیەتی کەم پیاو هەیە خۆی بە بەرپرس نەزانێت لە بەرامبەر ماڵ و خێزانەکەی خۆی وانە دایکێک لە بەرامبەر منداڵەکانی باوکێک لە بەرامبەر خێزان و منداڵەکانی باشە ئێمە بۆ بەرامبەر خێزان خۆمان بە بەرپرس زانین بەس بەرامبەر وڵات و کۆمەلگاکەی خۆمان بە بەرپرس نەزانین بەو ئەندازەی بەرپرسم بەرامبەری خۆم بەرپرسم بەرامبەری خێزانەکەم بەو حەدە زیاتر بەرپرسم بەرامبەر شارەکەم بەرامبەر وڵاتەکەم لەسەر ئاستی کۆمەڵایەتی پێغەمبەران هاتن ئەو وشیاریە کۆمەڵایەتیە بڵاوکەنەوە خەڵکی تێبگەێنن کە تەبەقات نییە کەسێک ئاغا نییە و ئەوی کە مسکێن کەسێک چینێک باڵاتر نییە پێغەمبەران هاتن بڵێن بیلال تۆ کەمترنی لە ئومەیە کە ئەو بەندە خۆی کردووە بە سەییدی تۆ ئەی فڵان کەمترنی لەوی تر کە سەییدتە بیلالی یەکسان کردەوە بە پیاوە گەورەکان لە سەردەمی خلافەتی ئەبوو بەکریش کە شەڕی یەرموک بوو بیلال حەزی کرد لە شەڕی یەرموک دەرچێ چونکە بە فەرمانی پێغەمبەر لەو
جەیشەدا بوو کە پێغەمبەر بەڕێی کردبوو کە نەیانتوانی بڕۆن بە سەرکردایەتی ئوسامەی کوڕی زەید. دوایی ئەبوو بەکر ڕوخسەتی وەرگرت لە ئوسامە بەشێ لە سەرکردەکانی جێڕایەوە کە یەکێکیان خۆی بوو بۆ ڕاوێژ لەگەڵ خۆی و لە جەیشەکەی ئوسامە بگەڕێنەوە ئوسامەی کوڕی زەید. ویستی بیلال بجێڕێتەوە. سیرکەن قیەمی ئەو قیەمە بیلالی گیان بۆ چه ئاستێک، بەڵام بیلال ویستی لەگەڵ جەیشەکە بڕوە. ئەبوو بەکر فەرمانی پێکرد بگەڕێتەوە. بیلال وتی ئەبوو بەکر، وتی ئەی خەلیفەی موسڵمانە، ئەگەر تۆ منت بۆ خۆت ئازاد کردووە، چونکە ئەبوو بەکر کاتی خۆی بیلالی ئازاد کردبوو، وتی ئەگەر تۆ منت بۆ خۆت ئازاد کردووە باشە قبوڵمە، بەس ئەگەر منت ئازاد کردووە تا بە ئازادی بژی مەم گێڕەوە منە چم. وتی آخر من ناتوانم لە شارێک هەڵکەم کە تۆی تێدا نەبی، تۆ مؤەذینی پێغەمبەر بووی. وتی بەڵام من قەرارم داوە لە دوای پێغەمبەری تر بانگ نادەم. طبعا بیلال لە دوای پێغەمبەر بانگی نەدا تا زەمەنی عومەر. لە زەمەنی عومەر بیلال جارێک عومەر زۆر تەکلیفی لێ کرد، وتی بەشکم بانگ بدەی. ئەڵێ بیلال چووە سەر مینبەر و یەک جار بانگی داوەتەوە، ئەویش الله ئەکبەری کرد و ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا اللهی کرد و ئەڵێ خەڵکی کە بانگی دا خەڵکی پۆل پۆل لە هەموو بەشەکانی مەدینەوە بەرەو مزگەوتەکە ئەچوون و هەر یەک لە ئاستی خۆی وت ئەبوعیثە النەبی، ئەوە پێغەمبەر زیندوو بۆتەوە. یعنی وەکو بڵێ هەمووی زیکرایەتی پێغەمبەریان بیرەکەوتەوە، یەک یەک هاواریان نەکرد ئەبوعیثە النەبی، پێغەمبەر زیندوو بۆتەوە. بەڵام بیلال لە ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله وەستا و نەیتوانی ئەوە تەواو بکە و هاتە خوارەوە. طبعا ئەمە بەشێکی قسەی وەفاداریە، بەشێکی قسەی هەستکردنە بەو شعورە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە من تاکێکی ئازادم و خاوەنی ئیرادەی خۆمم، با بەرامبەرەکەشم خەلیفەی موسڵمانان بێت، با بەرامبەرەکەشم سەرۆکی دەوڵەتەکە بێت. پەیامی پێغەمبەران و ئیسلام هات تاک فێری ئەم وشیاریەکە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە هەمومان کەسمان کۆیلە نین. نابێ ئینسان ئەبێ ئێمە دەست لەسەر سنگ بین تەنها بەرامبەر زاتێک کە خەڵقی کردوین، ئەبێ سەرمان نەوی بێ بۆ زاتێک کە خەڵقی کردوین، ئەبێ کڕنۆش تەنها بەرین بۆ زاتێک کە خەڵقی کردوین. ئەوانی تر وەکو ئێمە ئینسانن، ئەبێ لە بەرامبەریاندا ئازابین، لە هەر کوێ بین قسەی خۆمان بەڕەوانی بکەین. ئەمە چاکسازیە لە بواری کۆمەڵایەتی، تاکێکی ئازا و ئازاد وشیار هەست تێگەیشتوو لەوەی کە ئەویش تاکێکی ئەو کۆمەلگایە و بەرپرسیارەتی هەیە. ئێوە بفەرمونون زۆربەی زۆری کۆمەلگا پێشکەوتوەکانی دنیا ئەوانن کە تاکەکانیان ئاوا وشیارن، تاچی وشارن. ئەمە مانای ئەوە نییە ڕێز لە گەورەکان نەگرین، مانای ئەوە نییە سنوور تێک بشکێنین، مانای ئەوە نییە حکومڕان ڕێزی خۆی نەبێ، مانای ئەوە نییە دەسەڵاتدارێک کە لەسەر حەق بوو حرمەتی نەگری، بەس مانای ئەوەیە دەسەڵاتدارێکیش کە ناحەق بوو کە زوڵمی کرد ڕاستی کێوە. بوارێکی کەی چاکسازی بەڕێزان بریتیە لە ئەوەی کە من دەستپێک باسم کرد کە وتمان هەمومان تەرکیزی چۆتە سەر، بریتیە لە چاکسازی لە بواری سیاسی، لە بواری حکومڕانی. بەشێکی کەی پەیامی پێغەمبەران ڕاستکردنەوە بووە لەو ڕووە کۆمەلگاکان لە ڕووی سیاسی و چاکسازیان تێدا بکرێ. کۆمەلگای ڕاست و ڕەوان بن لە ڕووی سیاسیەوە، حکومڕان خەڵک هەڵی بژێرێت، حکومڕان کار بە عادل بێ، دادپەروەر بێ لە ناو کۆمەلگاکادا. حەجاجی کوڕی یوسفی سەقەفی بوو بە والی بەغدا، بوو بە والی بەغدا، چوە بەسڕە، زۆر دڵی خۆش بوو، وای زانی خەڵکی بەسڕە هەموو ڕیزە بن و فەرشی سووری بۆ ڕاخن پێشوازی لێ دەکەن. خەڵک زۆر احتیمامیان پێ نەدا، کەس دوکانی دانەخست، کەس بەرەو ڕووی نەچوو. دوای هاواری کرد، حیمایەکانی هاواریان کرد و خەڵک کۆبوویەوە، وتی ئەی خەڵچینە من سەید البەسڕە، چێ گەورەی بەسڕەیە، چێ سەیدی بەسڕەیە؟ چاوەڕێ بوو خەڵک بڵێن جەنابەت، وتیان حەسەنی بەسڕی. حەسەنی بەسڕی عالمێکی دینی بوو، عالمێکی دینی بوو لە ناو بەسڕە ئەژ. پێی سەیر بووتی بۆچی؟ وتی لأن الناس احتاج إلى علمه وإلى زهده وإلى دينه. نا لەبەرەوەی خەڵک پێویستی بە علمی حەسەنە، پێویستی بە دینداری حەسەنە، پێویستی بە زوهدی حەسەنە، بەڵام زەحمەت نەبێ پێویستمان بە چی تۆیە؟ تۆ چیت بۆ هێناوی؟ ئەفەرموو حەسەنی بەسڕی کە ڕۆشتووە بە ناو شاردا، ئەڵێ هیوا هەبوو دەیگوت کە حەسەنە بینم دینداری فێرە بم، هیوا بوو کە حەسەنە بینم زوهد و دنیا نەویستی فێرە بم. هەر بەبێ قسە، بەبێ قسە کابرا ئەبێتە ئامۆژگاریکەرێکی باش. ئینسانی وایە تۆ مجرد تەماشای کە ئەزانی دینی لێوەرەگری، هەر بەرامبەری دانیشە هەستەکەی ئەدەب و احترامی لێوەرەگری، هەر بەرامبەری دانیشە شتی لێ فێرەبی.
ئەو حەسەنی بەسرەی کایوت چییە؟ یا ابن ئادەم ئەی خەڵکینە بزانن ئینەما ئەنتە ئەیامون، بزانن ئێوە چەند ڕۆژێکن، چەند ڕۆژێکە تەمەنی ئێوە چەند ڕۆژێکە، كلما مرت يوم مرت بعضك، هەر ڕۆژێکتانە ڕوا بەشێکتانە ڕوا. دەیان قەولی جوانی هەبوو حتا هەندێک لە زانان وتووە كلامه كأنه كلام الأنبياء، وتیانە کاکە ئەم پیاوە قسەکانی ئەڵێ قسەی پێغەمبەرانن. ئەوەندە قسەی جوان و دانسقەی هەبووە. ئێستا شێمە ببین قسەکانی ئەوان و هاوشێوەی ئەوان بجێڕینەوە. ئیسلاحی سیاسی لەو مەجالەدا کە ئەو زانایانەی کە ئەو پێشەوانەی ئێمە کە فێرمانەکەن ئینسان ئەبێ لە بەرامبەر حەقدا حەق بڵێ، ئەبێ لە بەرامبەر سیر کە تۆ مەسەلەن ئێستا ئێمە پێویستمان بە چیە لە وڵاتی خۆمان؟ پێویستمان بە سیستەمێکی حکومڕانی تەدروستە، پێویستمان بەوەی عەدالەت هەبێ، دادپەروەری هەبێ، پێویستمان بەوەیە کە حکومڕانێکمان هەبێ خزمەتگوزارێکی باشی ئەم خەڵکە بێت، پێویستمان بەوەیە دەستەڵاتێکمان هەبێ لە خۆمانەوە بێ و بۆ خۆمان بێت، هەستکەی خزمەت دەکا، لە خزمەتتدایە. چ کێشەمان لەگەڵ دەستەڵاتێکەیە ئەگەر خزمەتت کە؟ چ کێشت لەگەڵ دەستەڵاتێکی گەر عەدالەت پەیڕەوکە؟ چ کێشت لەگەڵ دەستەڵاتێکی گەر ستەمت لێ نەکا؟ نیمانە. ئێمە زۆر جار کۆمەڵی ئیسلامی من لێرە پێویست ئەو بڵێن وتومانە کاکە والله ئێمە خیتابمان گوتارمان لە ساڵانی ڕابردوودا لە ئێستادا کێشە نییە لەگەڵ هیچ هێزێکی سیاسی، کێشەیە لەگەڵ زوڵم. ئەگەر ستەم هەبوو تۆ نابێ بێدەنگبی، ئەگەر دادپەروەری هەبوو دەستخۆشیەکەین، ئەگەر حکومڕانیەکی تەندروست هەبوو ئێمە دەستخۆشیەکەین، ئێگەر گەندەڵی هەبوو چۆن نەبێ بێدەنگبی، ئەگەر فەسادی هەبوو چۆن نەبێ بێدەنگبی. ئەی باش ئەگەر هەموو خەڵکی بێدەنگ بن بەرامبەر فەساد چییە قەومێت؟ دەوڵەتی عەباسی کە دروست بوو، دەوڵەتی عەباسی پیاوێک دروستی کرد ناوی ئەبوو عەباسی سەفاح بوو، پێیانەوت ئەبوو عەباس ئەسسەفاح. ئەسسەفاح یعنی خوێن ڕێژ. دەڵێن سەدان خەڵکی کوشت، دەوڵەتەکەی دامەزران، هەرچی ئەیوت شمشێرەکەی خوێنی پێوە بوو، کەس نەیەوێرا قسە بکە. ئەڵێ وتی ئەرێ خەڵکینە ئێوە کەسە ناسن ڕوبەڕووی من بێتەوە، ئێوە کەسە ناسن بتوانن بەرامبەرم شێری من بوەستێ. وتیان والله بەس پیاوێکە ناسین. وتی چێ؟ وتی ئیمامی ئەوزاعی. هەمووتان ناوی ئیمامی ئەوزاعیتان بیستووە. وتی بۆم بانکن. ئیمامی ئەوزاعیان هێنا یەک پیاوێکی بەتەنها ڕیسپیەک عالمێک هێنایان وەکو شێر بەرامبەری هات. ئەولاجەیش دەوڵەتێکی تازە تەسیس بوو، شمشێرێکی خوێناوی، پیاوێک کە هەزاران خەڵکی کوشتووە. وتی چی ئەڵێی دەربارەی ئەو خوێنەی من ڕشتومە؟ دەربارەی ئەو خوێنەی من ڕشتومە و حکمم پێ جێبەجێ کرد. وتی لا يحل دم امرئ مسلم إلا بإحدى الثلاث. خوێنی هیچ ئینسانێک بۆ ئینسانێکی حەڵاڵ نییە ئیلا بە سێ شت نەبێ، بە سێ شت نەبێ کە بریتێ لە ئەثەیب الزانی، مەگەر پیرێکی زیناکەر ئەویشە بێ دەستەڵات حکمی لێ دەرکا، ئەو کەسەی لە دین هەڵگەڕێتەوە، ئەو کەسەشکە بریتە لە قاتیل، ئەوە یەکێکە کوژێ. غەیری ئەوە خوێنی هیچ کەسێ بۆ هیچ کەسێکە حرام نییە، حەڵاڵ نییە. تەمانەمە یەکەم جارەمەی ڕەت کردەوە، وانە تەسلیمی نەبوو. وتی چیڵی دەربارەی دەستەڵاتی من، چیڵی دەربارەی ئەو ماڵەی هەمە؟ وتی ئین کانە حەلالا فەحیساب وئین کانە حەراما فەعیقاب. بزانە ئەم ماڵی تۆ ئەگەر حەڵاڵ بێت حسابت لەگەڵەکرێ، ئەگەر حەرامیش بێ عیقاب و سزای لەسرە. وتی چیڵی دەربارەی ئەو دەستەڵاتی کە من هەمە ئێستا ئەو خەڵکەی لەگەڵمە ئەوەی کە سەلماندوومە؟ وتی زۆری لە تۆ بەهێزتر، زۆری لە تۆ بەهێزتر و لە تۆ قەڵەباڵغتر ڕۆشتن، ئێستا لە ژێر گڵدان و هیچ ئەسەریان نەما. وتی ئەوە هەدیەی منە بۆ تۆ، چیسێک ئاڵتوونی پێدا بە جیاتیەوەی سزای بدە. هەر لەوێ چیسە ئاڵتوونەکەی وتی چێ هەژارە بابێ کۆی کاتەوە، من ماڵێکم ناوێکەی خەڵک بێ و ڕۆشت. خەڵکی چاوەڕێ بوون بیکوژن، کە ڕۆشت بە سەلامەتی ڕۆشت. ئیمامی ئەوزاعی بە سەلامەتی گەڕایەوە. تەماشاکە دوو پرسیار هاتە پێش، هەندێک لە وەزیرەکان چوون وتیان بۆ نەتکوشت؟ وتی وەڵڵاهی هەرچەند تەماشامە کرد هەیبەتێکی هەبوو جورئەتم ناکرد لێی نزیکەومەوە. کە چوون لە ئیمامی ئەوزاعیان پرسی وتیان ئەوە چۆن نەترسای؟ وتی وەڵڵاهی چەند تەماشامە کرد ئەم پیاوە لە پشیلێ زیاتر نەبوو لە بەرچاوی من. زۆر شتێکی بەسیط بوو هەتا مرد. کە مرد ئەبوو عەباس چووە سەر قەبری، وتی ئەو پیاوەی بەتەنها پیاوێک بوو هەتا مرد، سام و هەیبەتی ئەم زانایە لە دڵی من دەرنەچوو.
الآن استقر ملكي ئێستا دەستەڵاتی من چەسپی لە وڵاتە. سەدان پیاوی زانا کە ئیسلاحی سیاسی خۆ دوژمنایەتی و ڕوبەڕووبەنەوە نییە بەڕێزان بریتە لەوەی کە ئینسان ئەرچێکە لەسرم من لە مەجای چاکسازی سیاسی لە مەجای ئەو دەستەڵاتە ئێمە حەق بڵین لە شوێنی خۆی خۆ نابێ من لەسەر گوتنی حەق سزا بدرێم خۆ گەر سزا بدرێم قبوڵمە. ئەمانە ئەو بوارانن کە ئیسلاحیان تێدا ئەکرێ کە من بە یەک جوملە لە کۆتاییدا بڵێم کە کۆمەلگایان تێدا ڕاستە بێتەوە. ئەو کات کۆمەلگایەکی ڕاست و تەندروست و سەلیمانە بێ کە لەسەر ئەمە ساسانە ڕاستی کەینەوە و بینای بکەینەوە و نەوەی نوێی لەسەر بنیاد بنینەوە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم.